سڵاتان لەبێت دکتۆر ئاراسم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانم لە کراکۆڤام لە پۆڵۆنیا بەرنامەیەکی زۆر تایبەت ئامادەیە لەگەڵمان بن. چۆنێتی گەیاندنی دەرمان بۆ ئەو خانانەی کە تووشی سەرەتان دەبن. ئەمە دیسان پەیکەری کۆپەرنیکۆسە، نیکۆلاس کۆپەرنیکۆس. ئەویش خواردنی پۆلەندی. ئێستا ئەمە لە سنتەری بایۆتەکنۆلۆژی ماوەپۆلسکەینە. تابەن ئەو سنتەرێکە تایبەت بە هەرێمی ماوەپۆلسکە، هەموو هەرێمی ماوەپۆلسکە ئەتما دەکاتە سەر ئەو سنتەرە بۆ توێژینەوەکان لە بواری بایۆتەکنۆلۆژی. ئەو سنتەرە لە 2013 دامەزراوە. پێشەوەی ئەو سنتەرە دامەزرێ ئێمە ئەو تیمەی کە توێژنەوە دەکەین لەو سنتەر ئێستا لە فاکولتی بایۆتەکنۆلۆژی بوون کە نزیکە لەو سنتەرەوە. بەڵام دوایەوەی کە ئەو سنتەرە دامەزرا ئێمە ئەوکو ئەوانەی کە ئەکادمیستەکان ئەوانی ڕسێرچەرەکانیش هاتینا ئەو سنتەرە بۆ ئەوی بەردەوامین لە توێژنەوەکانمان. طبیعا من هەردووایەوەی دکتۆراکەم تاوا کرد بەردەوام بووم لە توێژینەوە لەگەڵ ئەو دکتۆری پرۆفسۆرانەی کە لە مەجالی ریسێرچ ئیشیان دەکرد. تاکو ئێستا دەتوانم بڵێم زیاتر لە 30 پابلیکیشن هەیە لەگەڵیان و زۆربەی مەسەن زار دەبینی تەڵەبەی ماستەر و دکتۆرام هەیە ئێستا ئەوانیش دێم بەشدار پێ دەکەم لێرە. زاروێ مەسەن دکتۆرمان هەیە لە کولیەکەمان ئەوانیش دێن لێرە وەکو ترینینگ. لە ساڵی 2004 بۆ خوێندی دکتۆرا هاتوومە وڵاتی پۆڵۆنیا. ئەویش دوای ئەوەی بوو کە ڕێکەوتنامەیەک واژۆکرا لە نێوان زانکۆی یەگەڵۆنیا و زانکۆی سەلاحەدین باوکاری بەڕێز کاک زیاد ڕەوف کە ئێستا نوێنەری حکوومەتە لە وڵاتی پۆڵۆنیا. ساڵانێکە کەریم دەناسم لە ژمارەیەک توێژینەوەدا هاوکار بووین. ئێمە لە توێژینەوەی تایبەتمەندیەکانی هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی بەکتریای دەستمان پێکرد. ئێمە کار لەسەر ئەوشتانە دەکەین کە مەترسیان بۆ سەربراف هەیە. ئێستاش کار لەسەر دوو هۆکاری نەخۆشخەر دەکەین کە ددان نەخۆش دەخەن. کەریم توانی ئەنزیمێک دیاری بکات کە ناوندرا کاریلایزن و بە ناوی خۆیەوە ناوندرا. پاشان بە تێپەڕبوونی کە چوینە سەر بابەتی سیستەمی گیاننەجێی دەرمان. ئەمە پرۆژەیەکە کە دەمەوێت تۆزێک زیاتر قسەی لەسەر بکەم چونکە گرینگە. لەلایەنی پزیشکیەوە زۆر گرینگە. جاکەریم دەستی کرد بە دیاریکردنی سیستەمی گیاننەجێی پرۆتین کە لەسەر شیگاتۆکسین باندە. بیرۆکەکە ئەوەیە کە شیگاتۆکسین لە ڕێگەی پەردەخانەوە ڕاستەوخۆ پرۆتینی دەرمانی دەگەێنێتە خانەکە. وەک ئاماژەم پێدا دەمێکە کەریم دەناسم. ئەویش لە ساڵی 2004 بوو. ئەو کاتەی بوو دکتۆراکەی هات بۆ ئێرە. پاشان دوای تەواوکردنی دکتۆراکەی زۆرجار بۆ پرۆژە توێژینەوەیەکان بانگهێش دەکرا بۆ پرۆژە توێژینەوەیە هاوبەشەکان. بە درێژایی ساڵان گەلێک جار بینیمانەوە بەڕاستی هەر زۆر خۆشحاڵ بووم کە ئەو لە وڵاتی خۆی پەرەی بە ئەزمونە ئەکادیمیەکەی دەدا و دوجار بوو بە پرۆفیسۆر. بەڕاستی ئەمە یەکێک بوو لە شتە زۆر خۆشەکان بۆ من. ئەو یەکێکە لەو چەند هاوکارم کە بوونەتە پرۆفیسۆر. هەروەها دڵخۆشم کە دەزانم ئەو ئێستا لە زانکۆی سەلاحەدین ڕاگیری کۆلێژێکی گەورەیە.
بەناوبانگترین خواردنی پۆلۆنی پیرۆگیە. ئاگا ئەم هاوڕێ پۆلۆنیەم ئەمەی پێگوتم. ئەو پرۆژانەی کە من تێیدا بەشدار بوومە لەگەڵ ئەو ڕیسێرچەرانەی ینی ئەو باحیسانەی ئەو توێژەرانەی کە لەو سنتەرەیدا ئیش دەکەن یەک لەوانە گەڕان بوو بە دوای چارەسەری نەخۆشی مەسەن پێرەدۆنتایتس ئەو بە کوردی پێدەگوترێت نەخۆشیەکانی پدوو ددان واتە هاوکردنی پدوو ددان. هەروەها پرۆژەیەش کەشمان لە بەردەست بوو ئەو لە ساڵی 2020 دەستمان پێکرد ئەوەیان زیاتر لەسەر کۆرۆنا ڤایرس بوو ئەو کاتی بە خۆتان دەزان لە مانگی 3 و 4 و 2020 ئەو نەخۆشی سەری هەڵدا کە گلۆبالی ینی نێودوڵەتی بوو نەخۆشەکە. تەبیعین لێرە ئەمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەی دەکرد چۆن بتوانین چارەسەرێک بدۆژینەوە بۆچێ بۆ ڕاگررتنی نەخۆشەی کە بەواستەی ئەو ڤایرۆسی دروست دەبێت کە کۆرۆنا ڤایرسە. پرۆژەیەشترمان لە بەردەست بوو دوای کۆرۆنا ڤایرسگە ئەو پرۆژەیە چۆنێتی گەیاندنی دەرمان بۆ ئەو خانانەی کە تووشی سەرەتان دەبن. تەبێ ئەمە وەکو بە خۆمان دەزانین نەخۆشی سەرەتان ئێستا ڕۆژ بە دوای ڕۆژ بەڕاستی گەشە دەسێنی خەڵک زیاتر توش دەبیتن. ڕاستە ینی دەرمان هەیە خەڵک بەکاردێنیتن بەڵام ئەو دەرمانانە تاکو ئێستا دەتوانین بڵێن تەسیراتی جانبیان هەبووە واتە ساید ئیفێکتیان هەبووە. تاوان یەک لەوانە با بڵێن پرچوەریم بووە، هەروەها کەم خوێنی بووە، هەروەها لە دەستدانی شەهیە بووە. ئێمە لەو پرۆژەی دەمانوێت ڕێگایەک بەکاربینین کە ئەو دەرمانانە بتوانین ینی بە دایرێکتی مباشرەتەن بۆچێ بۆ ئەو خانانە بنێرین کە خانەی سەرەتاییە واتە لە بۆ خانە ئاساییەکان نەڕواتن تاکو تووشی ئەو تەسیراتە جانبیانە نەبین. بەڕاستی ئەوە شێوازێکی نوێیە ئێستا خەریکین وە وەکو گوتم لە ئاستی چاندنی شانەکانەوە ئیش لەسەر دەکەین بەڵام دواتر دەبێنە سەر ئەنیمەڵ مۆدێل واتە لەسەر مشک تەجروبەی بکەین. دوای ئەوە گەزانیمان مەسەرەن ئیشەکە باشە و سەلیمە دێن لەسەر ئینسان وەکو کلینیکەل ترێلیش ئیش خۆمان دەکەینەوە. ئێستا من بەشدارم لە خولێکی ڕاهێنان لە سنتەری ماڵە پۆلسکا لە بۆ بایە تەکنەلۆژی لە زانکۆی یەگەلۆنیە. لەو خولەدا کە لەلایەن بەڕێز دکتۆر عەبدولکەریم ڕاگری کۆلێژی زانست ڕێکخراوە لەو خولەدا من هەوڵی ئەوە دەدەم کە ئەو تەکنیکانەی کە بۆ ئەنجامدانی وەکو با بڵێن دروستکردنی مۆدێل لە بۆ هەندێک نەخۆشی کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە وەکو نەخۆشی با بڵێن شەکرە و نەخۆشیەکانی مێشک و وەروها نەخۆشی شێرپەنجە. ئیتر ئەو مۆدێلانە لێرە کە دیراسێ لەسەر دەکرێتن ئێمە دوایی دەتوانین ئەو مۆدێلانە لە کوردستان ئیشی لەسەر بکەین و بەکاری بێنین و بۆی زیاتر لە نەخۆشیەکانی ئینسان کە عیلاقەی بە مرۆڤ هەیە لی تێبگەین. و هەروەها ئەو مۆدێلانە گرنگەکەی ئەوەیە کە ئێمە دەتوانین هەندێک با بڵێن دەرمان کە تاقی بکەینەوە و دەرمانی نوێ کە کاریگەری زیاتری هەبیتن لە بۆی کە چارەسەری ئەو نەخۆشیانەی کە باسمان کرد پێوێ بکەین. ئێستا ڕووبارێکتان پیشان دەدەم کە ناوی ڕووباری ڤیسوایە بە پۆلۆنی یان ڤیستولا بە ئینگلیزی کە پۆلۆنیا دەکاتە دوو بەشی تەواوەوە هەر لە نێو پۆلۆنیا لە شاخەکانەوە هەڵدەقوڵێ دواییش دەڕژێتە نێو
دەریای بەڵتیک ڕووبارێکی گرنگە باخێکی مێژووی و بازرگانی گەورەی هەیە. طبعا گرنگی ئەو پرۆژەیە زیاتر دەتوانین بڵێن ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو دەرمانانەی ئێستا کە بەکاردێنین لە بۆ چارەسەری شێرپەنجە ئەوانە بڕۆن بۆ ئەو خانانەی کە تووشی شێرپەنجە بوونە نەوەک بڕۆن بۆ چ خانەکانی تریش کە توش نەبوونە. جا بۆیە بەڕاستی ئێمە چمان کرد ئێمە هەستاین ئەو پرۆژەیەمان هەڵبژارد وەکو ڕێگایەک بۆ ناردنی ئەو دەرمانانە بۆ تایبەت بۆ ئەو خانانەی کە سەرەتانیە. وەکو دەزانین ئێمە ئەگەر هاتوو مەسەرەن ڕێگایشی وا وردمان نەبوو هەر بە ئەتیادی ئەمە ئەگە دەرمانەکەما وەرگرت لەو حاڵەتەی تووشی گوتمان تەسیراتی دەبی جانبی دەبین و احتیمالی زۆرە مەسەرەن ئەو دەرمانێک ئەمە دایتمانە نەخۆشەکە ئیش خۆی نەکاتن بەڵام تەسیرتکە هەیە وەکو گوتمان پرسوەرینە لەگەڵ سێکەم خوێنی ینی شەهیە لە دەست بداتن. وەکو چارەسەری شێرپەنجە ئێستاوێ لە دنیادا باوە زیاتر چیە ئەمە مەسەرەن دەرمان وەکو کیمۆتراپی دەدەنێ نەخۆشەکان تەبیعی ئەو دەرمانە کە دەڕواتن تەنها کار لەسەر خانە سەرەتانیەکان ناکاتن کار لەسەر خانە ساخەکانیش دەکاتن. تەبیعی گرنگی ئەو پرۆژەیە کە ئێستا ئەمە لەبەر دەستمانە ئەوەیە بتوانین ئەمە ئەو دەرمانانە بنێرین تایبەت بۆ خانانەیە کە تووشی سەرەتان بوونە یعنی بۆ ئەو خانانە نەچن کە ساغن. ئێستا ئێمە زیاتر لە 300 مەتر لە ژێر زەوی داین لە کانگەیەکی خوێن لە کانێکی خوێ لە کراکۆف ئەمانەی دەیبینن ئەم دارانە زۆر کۆنن ئەمانە بۆ ئەوەن سەیریکە بۆ ئەوەن کە کانی خوێیەکە یا بەشەکانی خوێیەکە نێنە پێشەوە چونکە ساڵانە تۆزێک سانتیمێک دەهاتنە پێشەوە لەبەرەوە ئەمەیان داناوە تەمەنی ئەم دارانە سەر و 700 ساڵە بەس بۆ ئەوەی ئەم ڕێڕەوە پارێزن. وەرە لێرە ئۆکەی لێرە شتێکی دیکە هەیە دەبێت پێتانی بڵێم لەم شوێنەی کە منی لێم دەنگ بەرزکەمەوە لەو شوێنەی کە منی لێم دوو کەس بەهۆی داڕوخانی خۆیەکەوە ئەم خۆی لێرەیە گیانیان لەدەستداوە لەبەرەوە دەبێت باش وریابین بەڵام وریا دەبین و هیچیش ڕوو نادات. Carpet is visible and you can lick walls as I do. ئەمە دیسان پەیکەری کۆپەرنیکۆسە نیکۆلاس کۆپەرنیکۆس ئەو کەسە بەناوبانگی کە گوتی زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە نەک خۆر بە دەوری زەویدا بخولێتەوە. ئەم خوێ سپیا ئەمە بە ڕقبوونی خوێیە لە زیاتر لە 300 مەتر لە ژێر زەوی ئێرە ئەو شوێنەیە کە دەتوانی بە قوڵی هەناسە بدەیت.
یان بۆ بە تایبەتی بۆ ئەوانەی کە کێشەی هەناسەدانیان هەیە بۆ نموناوانەی توشبووی ڕەبۆن لێرە ئیسفادەیەکی زۆر دەکەن سوودی باشی لێوەردەگرن. And take a look up, please. Have a look. You can see here white salt. لەم 300 مەترەی ژێرزەویدا قاوەخانە هەیە، ڕێستۆرانت هەیە، ژیان هەیە، شت هەیە. ئەو بەریژ ببینن ئەو بەر شوێنی دانیشتێن هەموو شتێکی لێیە. وەڵڵا ئافرین بژی پۆلۆنیا بژی کراکۆف. لەبەرەوە لە نێوکانە خۆیەکە دەرم هێنان وشتم تۆزێک لە نێو زەوی لە ژێر زەوی لە قوڵایی زەوی دەتان بێنم هەناسەیەک وەربگرن و سەیرێکی ئەم کەشەکە. کە ئەسپ سواریەکە دەکەی لە ڕاستیدا عارەبان سواریە ئەسپ سواری نییە ئەسپەکان ڕاددەکێشن بینینت ئاوایە چۆنە بەلاتانەوە پێم خۆش بوو پرۆفسۆرەکەی دکتۆر کەریمیش ببین بزانین ئەو چی دەڵێ لەسەر دکتۆر کەریم با بچینە ئەوێ. دەبێت ئاماژە بەوە بدەم کە چەند هەفتەیەک لەمەوبەر سەردانی کوردستانم کرد. کاتێکی زۆر خۆشم بەسەر برد و لەگەڵ زۆر کەسدا گفتوگۆم کرد. بە دڵنیاییەوە پرۆفسۆر کەریم زۆر بە باشی ڕێکی خستە بوو. باسی ئەومان کرد کە چۆن دەتوانین یارمەتی دەربین لە پێشخستنی زانستدا لە کوردستان. ئێمە ئەزمموی زۆرمان هەیە. من ئەم فاکەڵتیم دامەزراندووە. من ناوەندی بایۆتەکنۆلۆژی خۆمم دامەزراندووە. بۆیە من هەندێک ئەزمموم هەیە لەوەی کە چۆن ناوەندی توێژینەوەی دابمەزرێنم. من یارمەتی کەریم و خەڵکی دیکە لە کوردستان دەدەم ئەگەر پێویستیان بە ڕاوێژ بێ. بەڕاستی خۆشحاڵ دەبم یارمەتیان بدەم. هەمیشە بەلای منەوە هاوکاری نێودەوڵەتی زۆر گرنگ بووە. هەر لە سەرەتاوە کە بەڕێوەبەری پەیمانگای زیندەناسی گەردیلەی بووم لە فاکەڵتی ڕاگر بووم و پاشانیش کە بوومە بەڕێوەبەری MCB. جەختم لە هاوکاری بیانی کردوێتەوە. چونکە لە ناسینی بیرۆکە و دیدگە جیاوازەکانیشدا پێشکەوتن ڕوو دەدات. خۆشحاڵم کە پرۆفسۆر کەریمیش هەمان بۆچوونی هەیە و دەیەوێت هاوکاری بکە. چونکە ئەمە تاکەشتا کە زانست دەباتە ئاستێکی بەرزتر. ئەوەش بە هاوکاری کەسانی باش بۆ باشترکردنی لێهاتووی خۆت و ئاستی توێژینەوەکەت. Idea for the conference.
ماوەی سەرەتای هاتنی قوتابیانی کوردستان بۆ پۆلۆنیا دەگەڕێتەوە ساڵی 2003 کە وەکو کوردێک لێرە من شاندی سێ زانکۆی کوردستانم بانگهێشت کرد بۆ پۆلۆنیا بە حکمی پەیوەندیەکانم لەگەڵ زانکۆی یاگیلۆنیان بۆ کراکۆف ئەو کاتە شاندەکە بە سەرۆکایەتی دکتۆر عسمەت خالید هات کەوا سەرۆکی زانکۆی دوهۆک بوو و نوێنەرانی زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلێمانیش هاتن. ئیتر خۆشحاڵانە توانیمان پاش چەند مانجێک دواتر لە 2004 ڕێککەوتن نامە واژوو بکەین نێوان زانکۆی یاگیلۆنیان و زانکۆکانی کوردستان بجێرەی ئەو ڕێککەوتن نامە زانکۆی یاگیلۆنیان ڕێگای داکەوە دەستەیە قوتابی بێن بەبێ هیچ مقابلێک و لێرە خوێندنی ماستەر و دکتۆراتەوە بکەن. ئیتر ئەوە ئەو وەجبەیە یەکەم بوو کە هاتن و بەڕاستی گەنجی زۆر بە حەماسەت و کوردپەروەر و ئازا و دەیانویست فێر بن. لە سەرەتا زانکۆ مامۆستایەکانیان پرۆفێسەر شاوکەوانی تر تۆزێک غەمبار بوون دەیان گوت مستەوای زانستیان زۆر نزمە بەڵام پاش چەند مانگەکی تر دەیان گوت ئێمە باوەڕ ناکەینەوانە چۆن وا بە ماوەیەکی کەم توانیان تەعویزی ئەو کەم و کورتەیە کە هەبوو لە مستەوای زانستیان بیکەنەوە و زۆر خۆیان ماندی دەکەن و هەتا داوا دەکەن کەوا زیاتر بمێنێنەوە لە مختەبەرەکان و ئیش بکەن. ئیترەوە جێگای خۆشحاڵی من بوو و دکتۆر عەبدولکەریم یەکێک بوو لەو قوتابیانە کەوە جگە لە بەشە زانستیەکە زۆر چالاک بوون لە ناساندنی میلەتی کورد لە زانکۆ لەگەڵ برادەرەکانیان لە بەگشتی لە کراکۆڤ و لە پۆلۆنیا چونکە بە یارمەتی ئەوان زۆر چالاکی ترمان دەکرد وەکو مانجی کوردی وەکو جەژنی نەورۆز وەکو سیمینار و چوونە قوتابخانەکان و باسکردن بۆ گەنجان بۆ مناڵان کوردستان لەکوێیە و چییە و دۆسەی کورد چییە. ئیتر ئەو شتانە هەموو وای کرد کراکۆڤ و پۆلۆنیا بەگشتی زیاتر کورد بناسن و جێگای خۆشحاڵیەکەوە دکتۆر عەبدولکەریم ئێستا ڕاگیری کۆلیژی زانستیە و برادەرانی تریش هەروە جێگای دەستیان دیارە لە کوردستان. ئێستا چێ زۆر زیرەکە لە مێژوو لە زانست لە زانیاری گشتی ئەم پیاوەم بۆ بناسنەوە سەیری ڕوخساریکە ناسیتەوە؟ نە ئۆکەی دەستی ببینن سەیری دەستی کە چی لە ناو دەستدایە ها ئەو هێڵە خڕ و چەماوەیانە ناسیتانەوە؟ نە بۆ زۆر بەناوبانگە با ناوەکەتان پیشاندەم. ئەم پیاوە نیکۆلاس کۆپەرنیکۆسە یان نیکۆلای کۆپەرنیچی لە ساڵی 1491 لێرە لە زانکۆی یەگەڵۆنیا لە کراکۆڤ خوێندوویەتی دوایی شۆڕشێکی زانستی مێژوویی ئەنجامدا لە شوێنێکی دیکە پێتان دەڵێم. هیچ شارەزاییەکم لەسەر وڵاتی پۆڵۆنیا نەبوو پێشەوەی بەمە وڵاتە
ئەوەی بۆ من شۆک بوو کە گەیشتمە وڵاتە مانگی دەبوو لە ساڵی 2004 زۆر سارد بوو بەفرێکی زۆر کەوتبوو بەڕاستی ئەوە زۆر ترسناک بوو بۆ من یعنی لە ژیانی خۆم من لە هەولێر دانیشت بووم ئەو جۆرە بەفرەم نەبینیوە بەڕاستی ئەوەیان بۆ من شۆک بوو ساردیەکە هەتاوەکو دەرەجەی حرارە دەگەیشتە ناقص 20 وەرگرتنی ڕێگەزنامەی پۆلۆنی بە نسبەتی من بەڕاستی لە ڕێگای سەرۆکی وڵاتەوە بوو دوایەوەی ئەمن ئەو دۆکومنتانێکە هەم بوو هەموو کۆ کردەوە چەند ساڵێک کە دکتۆرا پۆ دکتۆرام کردبوو سەبارەت بە توێژینەوەکانمەوە ئەنزیمێکە دۆزی بمەوە ئەوە بوو کەیسەکەم کە گەیشتە لای سەرۆکی وڵات خۆشبەختانە دوای ساڵێک ڕەزامەندیدا و ڕێگەزنامەکەم وەرگرت. ئێرە یەکەم باڵەخانەیە کە زانکۆی یەگەڵۆنیا تێیدا خوێندوویەتی و توێژینەوەی کردو و کاری کردووە. ئێستا مۆزەخانەیە دەچینە ژووری کۆپەرنیکۆس چی بەکار هێناوە ئەو پیاوە و لەوێش پێتان دەڵێن بۆ گرنگە بیناسن. ئێستا هاتینە ژووری یەکێک لە گەورەترین زانکانی مێژوو لە بواری ئەستێرەناسی و گردووناسیدا ئەویش نیکۆلاس کۆپەرنیکۆسە. نیکۆلاس کۆپەرنیکۆس لە ساڵی 1491 لێرە لەم زانکۆیە خوێندوویەتی لە زانکۆی یەگەڵۆنیا لە کراکۆف لە پۆلۆنیا. ئەو بەچی بەناوبانگە؟ بەوە بەناوبانگە کە ئەو بیردۆزەی داهێنا و دوایی بوو بە زانست و دوایی هەمویان هاتنە سەر ڕای ئەو کە لە بنەڕەتدا زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە نەک خۆر بە دەوری زەویدا بسوڕێتەوە. بێگومان ئەمە یەکەم جار بوو لە مێژووی زانستی گردووناسی و ئەستێرەناسیدا کە قسەیەکی وا بکرێ و دوای ئەوە بێگومان زانێتی کە هوو گالیلۆ هاتن و پاڵپشتیان کرد. ئۆکەی ئەمە کۆپەرنیکۆسە، نیکۆلاس کۆپەرنیکۆس. ئەمەیان ئەو بیرۆکە و بیردۆزەیە کە ئەو دایهێنا لەسەر ئەوەی کە خۆر چقە و زەوی بە دەوری خۆردا بسوڕێتەوە. ئەمە ببینن ئەمەیان گۆی زەویە لە خەیاڵی کۆپەرنیکۆسدا. واتە نەخشەی جیهان، نەخشەی وڵاتانی جیهان و ئەوەی کە لەسەر گۆی زەوی هەیە لە خەیاڵی کۆپەرنیکۆس بەم شێوە، بەڵام هەندێک هەڵەی تێدا هەیە. بۆ چونکە لە سەردەمی کۆپەرنیکۆسدا بە تایبەتی لە سەرەتاکانی خوێندنی هێشتا ئەمریکا نەدۆزرابوویەوە. ئەمریکا بە شێوەی ئەمریکای ئێستا لەبەرەوەی لەبیرتان بێت کە ئەوەی ئەمریکای دۆزیەوە ناوی ئەمریگۆ بوو لە ساڵی 1507 چوو تەواوی ئەمریکای دۆزیەوە. ئێمە دەزانین لە ساڵی 1492 کریستۆفر کۆلۆمبس چوو بەشێکی ئەمریکای دۆزیەوە، بەڵام دوایی ئەمریگۆ چوو بە تەواوی ئەمریکای دۆزیەوە. بۆیە ئەگەر لێرە سەیریکەی لێرە بەشێکی ئەمریکای باشوورمان هەیە، بەرازیلمان هەیە لێرە، بەڵام لە بەشی سەرەوە کە دەبێت ئێمە ئەمریکا ببینین کەنەدا ببینین دەریایە. بۆ چووکەوە کاتە نەدۆزرابوویەوە. بێگومان لە تەنیشتی بەرازیلدا یابان هەیە، ژاپۆن هەیە، هیچ دەریایەکی گەورەش لە نێوانیاندا نییە چونکە ئەو کاتەوایان بیر دەکردەوە. لە جەمسەری باشووردا ئەمریکایەکی تر هەیە کە ئەو کاتە پێیان وابووە کە لەوەیە لە جەمسەری باشووردا دوورگەیەک هەیە ناوی ناوە دوورگەی ئەمریکا. واتە لە گۆی زەویدا دوو ئەمریکایەکە لە جەمسەری باشوورە، یەکشان لە ئەمریکای باشووری ئێستەیە، شوێنەکەی برازیل بۆ نمونە ئەمریکای ناوەڕاست و باشوور، بەڵام ئەمریکا
ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا لە نێو نەخشەکەدا نین. ئەمە لیستی ناوەکانی ئەو خوێندکارانەیە کە ئەو کاتە لە زانکۆ لە بەشی فەلسەفە وەرگیراون. نیکۆلاس یەکێ لەوانەیە، نیکۆلاس کۆپەرنیکۆس. لێرە هەندێک لەو کەرەستانە هەن کە نیکۆلاس کاری لەسەر کردوون. لێرە ئەوەی کە سەرنجڕاکێشە ئەوەیە کە یەکێک لە کەرەستەکان کە بەشێکی گرنگی کاری نیکۆلاس بووە پیتی وژمارەی عەرەبیان لەسرە و بە عەرەبی لەسەری نووسراوە بووە چونکە بێگومان بەشێک لە کەرەستەکان کە هێڵێکی جیاکراوەی هەیە هەمووی وشەی عەرەبی و پیتی عەرەبیە بۆ چونکە ئەو کاتە سەرچاوەی زانست لە ئەندەلوس لە ئیسپانیای ئێستا بەدەستی مسلمانانەوە بووە و زمانی نووسین و زمانی ژمارەکانیش زمانی عەرەبی بووە لە زانستی تەنانەت گەردووناسی و ئەستێرەناسیشدا. ئەمە ئەو کتێبەیە کە نیکۆلاس کۆپەرنیکۆس پێش مردنی بڵاوی کردەوە. ئەم کتێبە هەڵایەکی زۆری دروست کرد ئەو کاتە. قبولیان نەبوو بەڵام لەبەروی نیکۆلاس مردبوو. ڕۆژێک لە ڕۆژان نیکۆلاس کۆپەرنیکۆس لێرە دانیشتووە. ئەمە هۆڵی خوێندنیانە لەسەر یەکێک لەم کورسیانە لە یەکێک لەم شوێنانە دانیشتووە. ئەمە پەیوەندی بە بەرنامەی تەندروستیەوە چییە؟ ئەو شوێنەی ئەو زانکۆ کۆنەی کە لە مێژوودا ڕۆڵی گەورەی هەبووە لە گۆڕینی ڕێڕەوی زانست ئێستا تەندروستکارە کوردەکە لەوێ خوێندوویەتی لەوێ بوو بە پرۆفیسۆر. لەبەر ئەوە گرنگە واتە نیکۆلاس لە کاتی خۆی ڕۆڵی گەورەی هەبووە کەریمیش لە ئێستادا ڕۆڵی گەورەی هەیە. ئێستا پێتانی دەڵێم کە ئەم خوێە چۆن لە ژێر زەوی دەرهێنراوە. ئەمانە کۆمەڵێک ئەسپن، 8 ئەسپ. ئەم ئامێرە گەورەیە بێگومان قەبارێکی زۆر گەورە بووە دەیسوڕێنن. تر ئاوا دەستی پێ کرد بیبینن لەگەڵ سوڕانی سەیری ئەم دوو پەتەکەن. لێرە خۆیەکەمان هەیە لە ژێر زەوی زۆر لە ژێر زەوی خۆیەکە دەردێنێت بەم مێکانیزمە بەم شێوازە. ئەمە پەیژە کۆنەکانن کە هی سەدەی حەوتەمی زاینین. بەڵام ئێستا پەیژەی جوان، تەختە، ڕێکوپێک، تەرتیبات بکۆ کاتە نییە. ئەوەندە هاتینە خوارەوە ئێستا نە تۆڕی ئینتەرنێت و نە تۆڕی مۆبایلیش هەیە. سیرکەن ئەمەش خۆم و دایکمین. زۆر سوودە. ئەمە دەریاچەیەکە دیسان لە قۆڵایی ژێر زەویدا
دەریاچێ شتێکی دیکەشم دەبیت و پێتان بڵێم ئەویش ئەوەیە کە ئەسپەکانی ئێرە کە لێرە کاریان دەکرد دوای 15 ساڵ خانەنشین دەبوون 15 ساڵ بۆیان هەبوو کار بکەن دوای 15 ساڵ دەبووە خانەنشین بن ئاوایتر ئێستا گەشتینە کۆتایی گەشتەکەمان گەشتی خوێ لە ژێر زەویدا لە کراکۆڤ لە پۆلۆنیا یەکە لە شتە جوانەکان کە لێرە کردویانە و سوودیان لێ وەرگرتو ئەوەیە لێرە ئەم خوێیەی کە بەدەستمەوە دەیبینن ئەو خوێیەیە کە ئێستا باسمان کرد لێرە دەیفرۆشن لەبیرتان بێت کە پرۆفیسۆر کەریم کە هاتووەتە ئێرە گەنجێک بووە هیچی نەبووە نە لە ڕۆزانستیەکە نە لە ڕۆکانی دیکە بەڵام ئێستا پرۆفیسۆرە اینجا دەچینەوە بۆ کوردستان بزانین پرۆفیسۆر کەریم چی لەگەڵ خۆی بردووەتەوە بۆ ئەوێ و لەوێ چی دەکات دوای گەڕامەوە لە وڵاتی پۆلۆنیا تەمان خوێندنی دکتۆرا و پۆست دکتۆرام تەواو کردبوو ئێستا وەکو ڕاگری کۆلیژی زانست دەست بەکار بوومە تەبیعی کۆلیژی زانست یەکێکە لە کۆلێژە هەرە گرنگەکانی زانکۆی سەلاحەدین یەکەم کۆلێژ بووە کە دامەزراوە ئەو کۆلێژە دەتوانم بڵێم لە ڕووی ڕوبەریشەوە ڕوبەرەکەی زۆر گەورەیە هەروەها لە ڕووی ژمارەی قوتابیانیشەوە قوتابیانێکی زۆرمان هەیە بەڕاستی تقریباً دەتوانم بڵێم 2800 قوتابیمان هەیە زیاتر لە 400 مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆرمان هەیە و لە هەمان کاتدا ژمارەی فەرمانبەرانیشمان زیاتر لە 300 فەرمانبەر تەبیعی بەڕاستی ئەرکەکەی کە ئێستا لەسەر شانمە ئەرکێکی زۆر قورسە بەڵام ئەمن یەکێکم لەو کەسانەی کە لە وڵاتێکی وەکو پۆڵەندا لە دەروی وڵات خوێندومە لەسەر با بڵێن خەرجی ئەو حکوومەتە کە حکوومەتی هەرێمی کوردستانە من ڕەوانەی ئەو وڵاتە کرام و ئێستاش خوێندم تاوا کردووە بە ئەرکم زانی بەڕاستی و وەکو خزمەتێک بەرامبەر ئەو حکوومەتە و ئەو وڵاتە ئەو نیشتمانی خۆم بگەڕێمەوە و پۆستێک وەربگرم و خزمەتی قوتابیان و مامۆستایان و خەڵکی شاری هەولێر و خەڵکی کوردستان بە عام بکەم بەنسبەت تەوامی ئێستان بەڕاستی ئەمن بەیانیان دەبێت سەعات 8 و لێرە بمە تا سەعات 2 کە ئەرکە فەرمیەکانی کە لەبەردەستمە بەجیان بگەینم بەڵام زاروایە ئەکید ینی زیاتریش دەمێنینەوە لەبەر ئەوەی ئیش و کارجارە دەمێتەوە زۆر جار ئیش و کاری ئێرەمان بردەوتەوە ماڵەوەش ینی بەڕاستی وام لێ هاتوو ئێستا لە ماڵێ کو دەڵێ لێمان زوێر بوونە پێشتر کە ئەو پۆستەمان نەبوو ئەنی کاتمان زۆر بوو لەگەڵ ماڵەوە مەسەلە مەسەرمان دەبێت لەگەڵ برادران لەگەڵ خزمان هاتوو سۆشتانە وەرزشکردن بەڕاستی پێشتر ئێمە زۆر حەزم لە وەرزش بوو یەکێکم لەو کەسانێک کە یاری تێنیس دەکەم تێنیسی سەرزەوی ینی پێشتر بەلای کەمی 3 ڕۆژ لە هەفتەیەکە من دەچوومە سەعات یاری تێنیسم دەکرد هەر جارێک چۆمە 3 سەعات 4 سەعات یاریم دەکرد ئێستا هەفتە یەک ڕۆژەکە مەجال ببیتن ینی زۆر خۆشحاڵ دەبم. مۆنیکام لە ساڵی 2008 ناسی هەر لەو زانکۆیە دەیخوێن قوتابی بوو لە بەشی شیکاری نەخۆشیەکان سەرەتا یەکتر ناسیمان لە ئاهەنگێک بوو لە زانکۆ ئەنجامدرا بوو لەو کاتەوە یەکترمان ناسی و دوای ئەوە هاوسەرگیریمان کرد مۆنیکا دۆڵمەی دروست دەکات دۆڵمەکەی خۆشە بەنسبەتی من سەرەتای دەستپێکردنی دۆڵمەکەی ئەوەی ڕاستیبی لە پۆلۆنیا بوو ئەو کاتم بۆ خۆم هەندێک شارەزایم هەبوو سەیری دەکرد چۆن دروستی دەکەم ئەو کات ئەویش دەستی کرد بە دۆڵمە دروستکردن بەڵام کە هاتینەوە کوردستان دایکم بەڕاستی
یارمەتیدەری بوو لە بۆ ئەوەی کە باش شارەزایشی باش دروستکاتن لە دروستکردنی دۆڵما. ئەمڕۆ ئەمن دۆڵمەی دوو خواردن دروست کردم. ئەمن دروست کردووە دۆڵمەی سوور، ئەویش خواردنی پۆلەندی، دڤۆلای، کۆتلەت دڤۆلای، گۆشتی مریشک. دۆڵمە دڤۆلای. دڤۆلای، مریشک لەگە پانیری، هەندێک کارەوس، ئەویش پەتەتا سەلادا. And this is my daughter, کچی منە ناوی لارا. ئەویش کچی منە ناوی سارا. And my husband مێردەکەم خەڵکی کوردستانە he is Kurdish man. و کوردە. I will put you با دەست بە تێکردنی چێشت بکەم. So I will put you Kurdish food چێشتی and کوردەواری و Polish. پۆڵندایتان بۆ دەکەم تێدەکەم. هەندێک خواردنی پۆلەندی، هەندێک خواردنی کوردی. باشە. Okay, I met my ساڵی husband 2008 in 2008 at university. لە زانکۆ هاوژینەکەمم ناسی. ئێمە دەمان خوێند. هاوژینەکەم دکتۆرای لە بایۆتەکنۆلۆژیدا دەخوێند. منیش لە شیکاری پزیشکیدا خوێندکاری ماستەر بووم. ئێمە لە کراکۆڤ یەکدیمان ناسی، ئەو شارەی هەردووکمان تێدا دەمان خوێند. دوای خوێندنیش هەردووکمان کارمان دەکرد. کوردستانم خۆش دەوێت. کوردستانم وەک ماڵی دووەم و نیشتیمانی دووەممە. ئێستا دوو وڵاتم هەیە، پۆڵندا و کوردستان. لە کوردستانش بنەماڵم هەیە، چونکە بنەماڵەی هاوژینەکەم لە کوردستانن، بنەماڵەی منیشن. بۆیە ئێستا ئێمە کەسانێکی زۆر دەوڵەمەندین لەبەرەوەی دوو وڵاتمان هەیە نەک یەک. Już kochani, zaraz będziesz mogła jeść. لەماڵێ بە کوردی قسەی ناکە. ئەمن گوتیم کاریم لۆ بە کوردی قسەی ناکەی باشترە لەو من ئەمن زۆر جوان کوردی فێر دەبیم. نا لەماڵێ بە کوردی قسەی ناکە. ئەجی لەگە دیوار فێر نابیم. مۆنیکا و کەریم ئێستا بە یەکەوە دەژین لە کوردستان بێگومان. اینجا مۆنیکا بە کەریمی وتووە تۆ بۆت هەیە دوو مۆنیکات هەبن. بێگومان مەبەستی خۆیەتی لەگەڵ ئۆتۆمبیلی مۆنیکا. Ola piew du żyn hea bażnie. To za nilo? Ola jak żyn, jak miśkileja. A du żyn, du milion miśkileja. When I met him, کە ناسیم پێم گوت ناتوانێت ژنی دووەم بهێنێت، but بەڵام can have second دەتوانێت دوو مۆنیکای هەبێت. دکتۆر بەخێر بێ. سپاس دەکەم بە خۆت بەخێر بێ. بزانم مەلعبەشی خۆش لە ماڵی منە. مەلعبەشی خۆش. بەس نازانم تۆ بەڕاستی لەعیبەش کوی. هەندێک دەشترسێم بە زواب بزانم لێش دەبمەوە. بە چ دەسی بەلایبەش؟ بەلایبەش باش فێدرێر دیتت تازە نازم خۆ گەرمکردنەوەکە دیت؟ جۆکۆڤیچ فێدرێر نازم شانیان نادال بەخۆم ستایل دەس شانیان نزیکە. لە فێدرێر نزیک. فێدرێر. وڵای وزم فێدرێرم خۆش منی و لەسەر خۆی و تەرکیز. ئەوها بیانێ من وەزع حەز الشڕە. ناکەم لێت بمەوە. وەزع الشڕە. بخۆم شەجعی فێدرێری بە. لەماندێ. بەس باگەمەی بکەیم زانین شێ دەباتەوە. با ببینین؟ بزانین؟ بەس وڵات تۆ زۆر پرۆفشنەل دەی خوارێ. ئەوە هەر ویستم بەڕاستی دەترسێم. چونکە حەز ناکەم ئارەقە لێەوە بێتە ئێرە چونکە کەمەکە ئەوەندە بە خۆت نییە. لەم بەسیتە. دێتەوە مەیدانەوە خەیتانە؟ یاڵا. هوپا! هوپا! وڵا سەقەتم دەکەی سۆری چ؟ ئەوە چاخە.